سلاوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر کوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باس و خواسی ئەمڕۆماندا چۆن باز لەوە دەکەین کە ئێمە چۆن لە قەزا و قەدەر تێبگەین و تێگەیشتنی دروست بۆ قەزا و قەدەر کامەیە و چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرموودەیەدا کە ئاماژە بە ڕوکن و پایەکانی ئیمان دەکات یەکێک لەوانە دەفەرمێ بریتیە لە ئیمانهێنان بە قەزا و قەدەر بە شەڕ و خێریەوە. قەزا و قەدەر ئایا شەڕ و خێر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە مەبەست لە شەڕی قەزا و قەدەر کامەیە و خێری کامەیە؟ کاتێک کە کورد دەستەواژەی قەزا و پاشان قەدەری بەکارهێناوە ئایا ئەم دەستەواژەیە قەزا واتە چی و قەدەر واتە چی؟ ئێمە چۆن تێگەشتێکی دروستمان هەبێ بۆ قەزا و قەدەر؟ بێگومان قەزا و قەدەر یەکێکە ئەگەر چی یەکێکە لە ڕوکن و پایەکانی ئیمان و پێویستە هەموو موسڵمانێ باوەڕی پێی هەبێ، بەڵام تا ئێستا نەناسێنراوترین یان پڕگومانترین دەستەواژەیە کە موسڵمانان تا ئێستش بۆیان یەکلای نەبۆتەوە مەسەلەی قەزا و قەدەرە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی تێگەیشتنی خۆمان بۆ قەزا و قەدەر دەکەین بەو شێوەیە کە خوای گەورە و پێغەمبەرەکەی دەیانەوێت صلی الله علیه و سلم. کاک ناسری سوبحانی بیریار و بیرمەندی گەورەی کورد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ با کەس قەزا و قەدەر نەکاتە پاساوی تاوانەکانی خۆی، چونکی خوای گەورە لەسەر شتێک لێپرسینەوەت لەگەڵ ناکە کە بڕیار و ئیرادەی خۆتی تێدا نەبوو بێ. زۆر جار لە هەرێمی کوردستانە کە ئێمە باز لە کۆمەڵگەی خۆمان دەکەین مرۆڤەکان لە بەدەستهێنانی سەروەت و سامان و ڤێلا و سەیارە و بڕوانامە و کۆمەڵێشتی جوانی دیکە هەمیشە دەیگەڕنەوە بۆ هێز و بازووی خۆیان، بۆ لێهاتووی خۆیان، بۆ زیرەکی خۆیان، بۆ تواناداری خۆیان لە بەدەستهێنانی ئەم شتانەدا. بەڵام کاتێ لە ڕووداوێکی سەیارەدا یا لە هەر شتێکی نێگەتیڤ و ناخۆش و پڕخەمدا هەمیشە دەڵێن قەزا و قەدەر بووە. بۆچی ئێمە هەمیشە بە جۆرێ لە جۆرەکان شتە ناخۆشەکان ڕووداوە دڵتەزێنەکان بدەینە پاڵ قەزا و قەدەر و بیاندێنە پاڵ خوای گەورە و بەڵام خۆشی هێنەرەکان و بە دەستکەوتە جوانەکان لە ژیاندا هەمیشە بۆ خۆمان و بۆ لێهاتووی و زیرەکی و زانایی خۆمان بگێڕینەوە. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد تاوتوێی ئەم پرسە دەکەین. ئێوەی بەڕێزیش بۆ دەوڵەمەندکردنی باسەکە دەتوانن لە ڕێی پەیجی پەیام تیڤی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەر پرسیار و سەرنجێکتان هەیە بینێرن و منیش لێرەوە ئاراستەی جەنابی مامۆستای دەکەم. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا قەزا و قەدەر چییە و بە چ شتێک دەوترێ قەزا و قەدەر؟ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. دەستخۆشی لێکم خۆی تەعالا بخاتە میزانی حەسەناتەوە. قەزا و قەدەر پێناسەکەی لای زانایان ئەفەرمون هو تقدير الله للأشياء في القدم وعلمه سبحانه بأنها تقع في أوقات معلومة على صفات مخصوصة وكتابته لذلك وإرادته له يأخذ ومشيئته له. واتا أفرمون تقديري خواي پروردگار جل جلاله بۆ شتەکان لە ئەزەلەوە لە کۆنەوە بەبێ زەمان و بەبێ زمانێکی دیاریکراوی لە قیدەمەوە و علمی خواي پروردگار جل جلاله کە ئەم شتانەی کە خوا تەقدیری کردووە و خوا نووسیویەتی کە تەقع واتە ڕوو ئەدات بە جۆرێ لە جۆرەکان و لەسەر ئەشخاصە معنیەکان ياخذ بصفاتك جورا وجور لسر شخص معين كان وكتابته لذلك ومشيئته له واتا نوسيني خواي پروردگار جل جلاله بو او اشياء بو او قضاء وقدر كان لا يخوي نوسيتي للوح المحفوظه ولجير سيطره وهيمنته اراده ده صلاتي خويا جل جلاله قضاء وقدر اويا كهموما
كاتك هرب فطريا إنسان أصل وايا إيماني هبه بمسألة چونکە هەرتا جاهلیەکانیش پێش ئیسلام کەسێک نییە ئینکاری قەدەری نەکردێ ئیلا بێ مێشکەکان نەبێ لەبەرەوەی قەدەر ئەزانن هەتا هانیئی کوڕی مەسعودی شەیبانی لە وتارەکەیان لە معرەکەی ذی قار پێش بعثەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قسەی کرد کە وتی إن الحذر لا ينجي من القدر يعني أسباب حەزەرکردن هیچ لە قەدەر ناگۆڕێ طبعا جزئێکی ڕاست قسەکەی جزئێکی ژی لەوانەیە بە هەڵە خەڵک لی تێبگات ئیسەینە سەری بە هەڵە بۆچی لی تێگەیشت ئاماژەی پێ ئەەکەم ئینشاڵڵا لە کاتێکەیە قەزا و قەدەر ئەوەیە کە بە فیترەت ئینسان وەری ئەگرێ و جزئێکی ڕوکنێکی زۆر ڕەکینی ئەم دینەی ئێمەیە بەڵکو کە ئەڵێم ڕوکنێکی ئەم دینەیە چونکە جبریل کاتێک هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم حدیثەکەی لە صحیحین هەیە بطول الحديث في مسلم من حديث عمر رضي الله عنه كفرموي ما الإسلام دعاء أو فرموي ما الإيمان قال أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره لنسائيا حلوه ومره وتخير شريق قدر ششم ركني أم دينية أم إيمانية لأخيرا أفرمي إنه جبريل أتاكم يعلمكم دينكم وأتا قضاء وقدر جزئيكي جوري أم دينية والركنيكي الركيني أم إيمانية أبي همو كسكان همو ذاتكان لهمو مستواكان إيماني أن هبي بقضاء وقدر چونك هاش كسي إنكاري قدر كإمام أحمد فرمي القدر قدرة الله قدر قدرته ده صلاة إرادة إخوة تعالى هاش كسي قدر ليكاتوا لا إيمانكي لأخواي پروردگار جل جلاله أو إرادة إخواي ليكردوتوا ده صلاة إخواي ليكردوتوا إخواي تعالى هر شيء دروس كردوا بقدر بوا إن كل شيء خلقناه بقدر وكل شيء عنده بمقدار وجئت على قدر يا موسى قدر وإن كان لي راهن تفاسير بموعد دايناوا فقضاء قدر أويك هلا بدايتي أم أين وبدايتي أم وحي خوي تعالى جبريل نارت لهيئة شخصك أبوي خلقك فيركات كقضاء وقدر هج كسي إنكاري بك خيري بيان شري بيان حلوه ومري لنسائيا شيرين بيان طال بيان قضاء وقدرك ألين طال ما بس بان لمصائبة يكي طال كان مردنا مثلا فأم قضاء وقدر أبو أوي إنسان جزء يكيك لا امتحان كان يكيك لا ابتلاء كان يكيك لا تاقي كدنا وكان بو إنسان كان بو يبزاني خوي پروردگار جل جلاله كيه رضامندي مطلقي هي كي خوي تسليمي خوي پروردگار كدوا وكيش جمجوليتي اكاو انيتي اكاو قسيتي اكاو قضاء وقدر وايو اجينا الاصل قضاء وقدر او يك انسان خوي تسليمي خوي پروردگار كجل زۆر باش ماوەستا پێم وایە بێ لە فەرمودەکە پێغەمبەری خوا دەفەرمێ ئیمان بە قەدەر بە شەڕ و بە خێریەوە قەزا کورد کە دەڵێ قەزا و قەدەر قەزا چییە و قەدەر چییە بۆچی کورد لە چ حکمتێک یا لە چ زانستێکەوە ئەم دەستەواژەی هەڵگۆزیوە طبعا هەندێکیان ئەڵێن قەدەر گەورەترە لە قەزا هەندێکیان ئەڵێن قەزا گەورەترە لە قەدەر هەندێکیان ئەڵێن متەساوین ئەوەی کە وتیان متەساوین ئەوە قسەکەیان مەردوودە لەبەرەوەی ما ممكن دوو لەفزی مرادفاتمان هەیە لە زمانە بەڵام مرادفاتمان نییە بۆ نمونە لە قورئانە هەندێکیان ئەڵێن قەزا و قەدەر مرادف نین أصل وايا مرادف نبن همو كلمات شخصية واستقلالية قوي هي أجينا هر قدري بكارينا يعني هر قضاي بكارينا راجح بو زانيان أويا كقضاء وجود جميع الموجودات عند الله تبارك وتعالى مجتمعة واتا كألين قضاء أويا لا إخواي پروردگار نسيويتي للوح المحفوظة مجتمعة رودا وكان سرزوي لا آدم نك آدم بلكو بيش آدم لصحيح مسلم أخواي پروردگار پیامبر صلی الله علیه و فرمي إن الله كتب الله مقادير الخلائق قبل خلق السماوات والأرض ب50,000 سنة وكان عرشه على الماء واتا بيش 50,000 صال بيش خلقي أرزو آسمان ب50,000 صال خوي تعالى مقادير خلقي نسيوة إمامي نووي بو أوي خلق غلطي نقا لشرحكايا فرمي و نوسينكي اما تقديركي نك تقدير ازليه لا اخوي پروردگار ويجل جكز نازانه بلام نوسيني كتب يعني نوسينكي بيش او خلق سماوات وارض كاب 50,000 صال فقضاء او لا اخوا بقدر على وجودها متفرقه في الاعيان واتا اويك اكيت سر ارز اكيت سر خلق كان اوي اسمان ولوحي محفوظ فيه قضاء اوي سر ارز كاكيت سر شخص كان في قدر أما يعني أرجح الآراء
وأبين الآراء كزانایان ئاوات شەرحیان کرد بێت کە قەزا ئەوەیە لای خۆی پەروەردگار و قەدەری ژەوەیە کە ئەیخاتە سەر ئەرز توانین بڵین خوا زانا بووە بە کردەوە و ئەعمالی مرۆڤەکان بەڵام ویستیوانە بووە کە من مسلمان بم کافر بم چاک بم خراپ بم بەڵێ خوای گەورە لە قورئان فەرمێ کە خوا پێی خۆشە خەڵکی مسلمان بن بەڵام زۆریشی نەکردیان ئەمەی وەکو لە تەقدیر نەکردووە کە ئەبێ فڵانە کەس کافر بێ و ئەهلی دۆزەخ بێ بەڵێ خوای تەعالا جەل جەلالوه لای ئاشکرایە کە مەسیری من و تۆ چییە لە خەڵکی بەهەشتی یان خەڵکی دۆزەخی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ما من نفس منفوسة إلا وقد كتب الله لها أفي الجنة أم في النار شقية أم سعيدة خوای تەعالا لەسکی دایک ماناین چواشتی بڕاندۆتەوە یەکێ لەوانە ئەجەلیەتی یەکێ لەوانە ڕزقێتی دوایی شقی ئەم سعید شقی لە دۆزەخایە سعیدیش لە بەهەشتایە ئەمە خوای تەعالا وەکو عیلم ئەیزانێ بەڵام وەکو تەسەڕف صحابەیەک فەرمووی ئەی پێغەمبەری خوا کە مادەم خواوای خەڵق کردبین مەسیری ئێمە بزانێ بۆچی تر ئیش و کارکەین بۆچی تر عملکەین فەرمووی كل ميسر لما خلق له هەمووی بە پێی ئەوەی خۆی کە خوا دروستی کردووە پێی داوە ئیشی بۆ ئەکات خوای تەعالا عەقلی پێداوین ئیرادەی پێداوین قووەتی پێداوین فتۆ ڕێگا کە هەڵەبژێری بەڵام خوای تەعالا حەزەکە ولا يرضى لعباده الكفر وإن تشكروا يرضه لكم يعني خوای تەعالا حەزەکە عالم بچێتە بەهەشتەوە حەز ناکات بچێتە دۆزەخەوە وأما ثمود فهديناهم فاستحبوا العمى على الهدى من چیان لێ بکەم ثمود قومی ثمود هدایەتم دابوون بەڵام خۆیان حەزیان لە کوێری کرد خۆیان حەزیان لە ضلالەت کرد خۆیان حەزیان لە سەرپێچی کرد بۆیە بەهەشت و دۆزەخ خوا ئەیزانێ مەسیری من و تۆ بەڵام ڕێگاکە کە ئیختیارێکە بە ئیختیاری خۆم تەشبیهاتی نەی مامۆستا هاوشێوەی ڕۆمانێک چیرۆکێک فلیمێک لە تۆ لە تەلەڤیزیۆن کا دەبینی سەرنجام تۆ ناتوانی کار بکەیت سەرویست و ئیرادە و تەسەڕفاتی بۆ منە ئەکتەر و پاڵەوانێ بەڵام تۆ دەتوانی بڵێی کە سەرنجامی ئەم پاڵەوان و ئەکتەرە وای لێدێ دەکوژرێ فلانە کەس دەیکوژێ ژیانی ئاوایە دوای ئەگاتە ئامانجی خۆی یان ناگات و ئەکوژرێ مەسەلەی قەزا و قەدەریش بە نسبەوەی کە خوای گەورە زانا بووە بە هەموو کار و کردەوە هەڵسو کەوتێکی ئێمە بەڵام خۆشی حەزی نەکردو کە مرۆڤەکان کافر و خراپە کار بن هەر شتێکی لەم جۆرە نییە ولله المثل لا تقريبا هم نفس الشيء خوای تەعالا من وتومە جارێکی وتومە سەر ژیان لەسەر زەوی فلیمێکە بەس لە قیامەتە ئەیبینینەوە وەکو ئەم فلیمە نییە فسیدیەکە إنا كنا نستنسخ ما كنتم تعملون لە قیامەتە هەمووی ئەبینرێتەوە کەواتە ئەو فلیمە هەر وەکو جەناب ئاماژت پێدا و شوبهاندت بەوە بەس ولله المثل الأعلى خوای تەعالا جل جلاله عینی شت ئاوا خەڵکەی دروست کردووە بەڵام ئیختیاری پێداون ئیرادەی پێداون دەستی پێداون چاوی پێداون لەسەر و هەموو عەقلی پێداون باشترین ڕێزی لێگرتوین بە پێدانی عەقڵ بۆی خۆمان شوێنەکان ئیختیارکەین بۆی خۆم بچم خۆم بیخۆم خۆم هەستم خۆم نەیکەم خۆم بڵێم بەڵێ خۆم بڵێم نەڵێ خۆم بڵێم نە خۆم بڵێم با ئەمە هەمووی بۆ ئەوەی ئینسان ئیرادەی خۆی نەوەکو وەکو جەبریەین بڵێن هەمووش ئێمە مسەیەرین خوا چی لەسەر نووسین ئەوین نەوەکو قەدەریەین بڵێن عەمەلەکە کردارەکە خۆم دروستیەکەم بەڵکو کرداری ئێمە و کردارەکانمان عایدی خوایە خوا ئەم زانیوێتی من چیەکەم بەڵام دروستکردنەکەی بما كسبت أيدي الناس ظهر الفساد في البر والبحر ما كسبت أيدي الناس دستي توية أو بلام خوای تەعالا زانیوێتی علمی مسبقی هەیە بۆیە فرمي رب رجل يعمل بعمل أهل الجنة فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل النار إن جاءتنا دوزخ لصحيح مسلم فرمي الزمان الطويل مدەیەکی زۆر يعمل بعمل أهل الجنة بلام لأخيرات دوزخەوە أما راستا لا إخوة خوای تەعالا علمی پێ هەیە و نووسیوێتی لە لەوحی مەحفوظە باشە لەوحی مەحفوظ پێویستی چییە خوا پێویستی بە لەوحی مەحفوظ بۆ لەبەرەوەی بێ بە حوجە بۆ خەڵک لەبەرەوەی حوجە بێ لەسەر خەڵک نەک خوای تەعالا وەکو لەوحی مەحفوظ وەکو نسیان و بیرچوونە والعیاذ بالله ئەو صیفەتە لەسەر خوا ناوترێ بە خوای پەروەردگار جل جلاله فقەزا و قەدەر ئەو مەسئلە مهمە گرنگەیە کە ئینسانەکان ئەبێ لە کاتی بلوغەوە هەرتا کاتی مردنیان یەک قەیدی ئەنمولەیەک بەقەدەر سەری پەنجەیەک لا نەدا لێی چونکە هەچ کاتێ لایدا لێی ئەو کاتە لەوانەیە تووشی بێ ئیمانی بێ و تووشی بێ والعیاذ بالله بچێتە داخلی کوفر بێت چونکە مەسئلەی قەزا و قەدەر يعني لحظاته إنسان بويا أفرمي إنما الصبر عند الصدمة الأولى بويا أفرمي هەچ کاتی مصیبە إنا لله وإنا إليه راجعون چونکە لەو کاتە يعني لەوانەیە ئیمان لەدەست بیت جائزە بۆ نمونە زەواج بیرکردنەوەیە زەواج ئیختیارە بەڵام تەلاق بڕیارە ئیسە ئیسلام هاتنە ژوورەوەیە بەڵام
كفر والعياذ بالله. فأما چییە ئەمە پێویستمان بەوەیە کە تێبگەین قەزا و قەدەر بۆ ئەو شتە هاتووە بۆ ئەو مەسئلەیە هاتووە کە مسلمان و ئیمانداری حەقیقی جیا کاتەوە لە ئیمانێکی لاواز مسلمانێکی لاواز کە تێنەگەیشت بێ. زۆر باش مامۆستا دیار مرۆڤ توانای یا دەسەڵاتی گۆڕانکاری لە قەزا و قەدەری خۆیدا هەیە. من کاتی خۆی دەمێک لە تەمەنی منداڵیمدا فەرمودەیەکم بیستوە ئەگەر نازانم تا چەند ئەگەر یادگەم یارمەتیم دا پێغەمبەری خوا دەفەرمێ قەزا و قەدەر و دوعام لە ئاسمان دابینین پێشبڕکیان بوو دوعا بۆ کۆڵی پێشبڕکێ لە پێشبڕکێکەدا پێشی قەزا و قەدەری دایواتە تۆ دەتوانی بە دوعا ئەو ڕزقەی کە هەتە کەمە زیادیکەی ئەو تەمەنەی کە کەمە و دەتەوێت زیاتر بژی دەتوانین لە ڕێی دوعاوە. مرۆڤ تا چەند توانای گۆڕانکاریکردنی هەیە لەو قەزا و قەدەری کە خوای گەورە بۆی دیاری کردووە لە ڕزق و تەمەن و ژیان و شێوازی ژیانکردنی. بەڵێ طبعا ئێمە تۆزە پێشستەوتم ئەجەل و ڕزق دیاری کراوە لە سکی دایکمان نبووین. دیاریکردنی ڕزق و ئەجەل دوو نەوع ئاجالمان هەیە دوو نەوع ئەرزاقمان هەیە. ئەجەلێکمان هەیە مطلقە ڕەهایە خوای تەعالا جەلە جەلالوه بە گشتی ئەزانێ بە عام ئەزانێ ئەجەلێکی کەمان هەیە ئەوە قسەی ئیبن حەجەر و ئیمامی ئیبن تەیمیە و ئەو گەورە پیاوانەیە ئەفەرمون ئەجەلێکی کەمان هەیە ئەو کتابەیە کە خوای پەروەردگار تەسلیمی مەلائیکەی ئاجالی کردووە. بۆ نمونە مەلەکول مەوت وتوێتی بۆ نمونە کەس فلان کەس 100 ساڵ ئەژی. هەر ئەم نمونەیە ئیبن حەجەر لە فەتح هێنێتەوە فلان کەس 100 ساڵ ئەژی ئەگەر سیلەی ڕەحمی هەبێت. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چیە فەرمێ من أراد أن يبسط له من رزقه أو ينسأ له من أثره فليصل رحمه. هەچ کەسێ ڕزقی زیاد کە یاخود تەمەنی درێژ بێ بە سیلەی ڕەحم جێبەجێکە. فەفەرمون یەکێک 100 ساڵە ئەگەر سیلەی ڕەحم ئەویکە ئەگەر نەیکە 60 ساڵە. ئەڵێ ئەم گۆڕانکاریە ئەبێت لەو کتابەی کە تەسلیمی مەلەکول مەوت کراوە مەلەکی ئاجال یاخود ئەم کەسە ڕزقیەکی کەمی هەیە ئەگەر بێت و سیلەی ڕەحمی هەبێت ڕزقەکەی بۆ واسع ئەکرێت بۆ زۆر ئەکرێت. ئەمە بەو کەسەی کە عایدی ڕزقە بەو مەلائیکە عایدی ڕزقە ئەگینا لە ئەسڵۆ خوای تەعالا ئەوەی لای خوا نووسراوە گۆڕینی نییە. وخوای گەورە لە قورئانەکە ئەفەرمێ يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب. يمحو الله ما يشاء چی بێ ئیسڕێتەوە ويثبت چیژی بێ جێگیریەکە. ئەمە ئەڵێن لە کتابەکانی کە تەسلیمی مەلائیکەی کردووە ئەو گۆڕانکاری ئەبێت وئینەما ئەوەی لای خۆی نووسیوەتی گۆڕانکاری تیان نییە. ئەمە ویجهەیەک. ویجهەی دووهەم کە ئەڵێن عمر زیاکات یاخود عمر کەمەکات یاخود ڕزق و زۆرەکە ئەڵێن بەرەکەت ئەچێتە ڕزقەوە. ئەم ڕەئی دووهەم هەیە بەرەکەت ئەچێتە عمرەوە. بۆ نمونە ئیمامی ئەبوو حەنیفە لەبەرەوەی کەسێکی ئاوا بووە و خواب ڕەبانی بووە و بۆ خوا سوڵحاو بووە 1900 ساڵە فقهی نووسیوە. بۆ نمونە لە فقه دەستی باڵای هەبووە سەرۆک مەذهبێکە هەرتا ئێستا ناوی ئەبوو حەنیفە ئەێنرێ. ئەمە بەرەکەتی عمرەکەیەتی یان کەسێک کە پارەیەکی کەمی هەیە خوای تەعالا بە بۆنەی عەمەلی صالحیەوە بە بۆنەی سیلەی ڕەحمیەوە بە بۆنەی ئەوە ڕزقی بەرەکەتی تێ ئەکەوێت. بەنسبەتی دوعاوە ئەمە بۆ ئەوەم هێناوە چونکە نزیکە. طبعا ئەو فەرمودەی جەناب هێناتەوە فەرمودەی صحیح لە مستەدرەکی حاکم مسلم ئیمامی ئەحمەدایە ئەفەرمێ قەدەر و دوعا لە ڕێگەی ئاسمانە یعتەلیجان یەکتری ئەگرن دوعاوە لە قەدەرەکە کە دانەبەزێ. طبعا گۆڕینی دوعاکردنەکەی من و تۆیش قەدەرەکەیش بگۆڕێ ئەویش هەر نووسراوە لای خوا. فبالتالي ئێمە مەطلوبە لامان دوعا بکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای کرد. ئێمە کەسێک نین فێری تەمەڵی کردبین پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام. موسى لە قەزا و قەدەر تێگەیشتەوە بەڵام ئەی فەرمووە وەکتب لەنا فی هذه الدنيا حەسەنە. دوعا واجبە بیکەین بەڵام گۆڕینی ئەگەر بیش گۆڕێ بە باشە خۆ ئێمە نازانین. ئێمە وەکو خواردنی دەرمانێک وایە لە نەخۆشێکەوە نەیخوا ئەمرێ و بیخوا دەبێت هۆی چاکبوونەوەی. هۆی چاکبوونەوەی تۆ ئەبێ دوعاکە بکەی گۆڕانکاریەکەیشی هۆکارەکەیش هەر نووسراوە هەر خوای تەعالا. فەوەیە بۆ ئەوەی خەڵک بە شێوازێکی خراپ لێ تێنەگا مەسەڵەن دوعا واجبە بیکەیت ڕاحەتە بۆ نەفس ئیطمئینانە بۆ دڵ و عیبادەتە ئەجر و پاداشتە لە هەمان کاتە سوودی هەیە. سودی هەیە بۆ ئەو قەدەرە خراپە. هیوا هەیە ئەڵێ دوعایەک هەیە خەڵکێکە ئەڵێ اللهم إنا لا نسألك رد القضاء ولكن نسألك اللطف فيه. ئەوە نابێ. نسألك رد قضاء السوء زۆر اعتيادية هەر قەزایەک هەر قەدەرێکی خراپ خۆیان داوات لێ یەکەین دای نەبەزێنی. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم اللهم إني أعوذ بك من درك الشقاء وشماتة الأعداء وأهم دعانەی کرد عەلەیهی سەڵاتو وسەلام. فدعا کردن کاتێک کە ئینسان دوعا ئەکا بۆ ئەوەی قەدەرێکی خراپی لێ دوورکەوێتەوە گۆڕینی
قەدەرەکەیش هەر نووسراوە لای پەروەردگار جەلە جەلالوهو، چونکە هەموو شتێ لای خوای گەورە نووسراوە کووتمان لە لەوحی مەحفوظە. ئیتر پێویست ناکە موسڵمان ئەم شتە تەزەخم پێ بکە. المهم واجبە لەسەرمان دوعا بکەین بۆ ئەوەی بۆ نمونە نەخۆشیەکە، بۆ نمونە موسیبەتێکە، بۆ نمونە بێ قات و قڕیەکە، بۆ بێگوزەرانیەکە پێویستە ئینسان دوعا بکە. ئەم حالە خوای تەعالا ئەم حاڵەتە بگۆڕێ بە حاڵەتێکی باشتر، بەڵام گۆڕینی حاڵەتەکەیش خۆر لای خواوەیە، خۆر نووسراوە، خۆر قەزا و قەدەرە. فبالتالي ئێمە مەطلوبین بەو دوعاە، بەڵام دوعا بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە کە قەدەر ڕەت ئەکاتەوە، بەڵام ڕەتکردنەوەکەیش خۆ هەر نووسراوە لای پەروەردگار جەلە جەلالوهو. زۆر باش مامۆستا، لەو فەرمودەدا کە 5-6 ڕۆکن لە پایەکان لە 5 لە پایەکانی ئیسلام ئیمان دەژمێرێ کە هەر ئەوانەشن هەزارەها کتێب و لاپڕە لەبارەی نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمانەوە نووسراون. بۆچی تەنانەت لە دەمی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەسەلەی قەزا و قەدەر تا ئێستا وا بە نەزانراوی و بە پڕگومانی هێنراوەتەوە، بۆ منە کەمترین باسی لێوە کراوە و هۆکارەکەش ئەوەیە کە خەڵکی کەمترین زانیاریان لەبارەی قەزا و قەدەرەوەیە. بۆچی قەزا و قەدەر هاوشێوەی ڕوکنەکانی تری ئیمان بە شێوەیەکی وازەح پاکرا و نەخراوەتە بەردەم مرۆڤەکان بۆی بە باشترین شێوە لی تێبگەن. بەڵام طبعا مەسائلی قەزا و قەدەر ئیشکالێکی زۆری تایە لە بینی ئەم فیرەقە ئیسلامیانەی کە دروست بۆ کاتی خۆی، ئەمە خەواریجە، ئەمە مرجئەیە، ئەمە قەدەریە، ئەمە جەبریەکانە، ئەمە شیعەیە، ئەمە ئەهلی سوننەیە، ئەمە ئەشاعیرەیە، ماترۆدیە. ئەم قەزا و قەدەر خاڵی جیاوازی نێوان ئەم گرۆپانە. ئەم قەزا و قەدەرە جزئێک بووە لە شەڕکردن لە نێوان ئەمانەیە، هەر یەکە تەفسیرێکی بە جۆراوجۆری بۆ کردووە. ئەگەر ئەوانی ئەم گروپان لە شتێکە هاوبەش بوون لەمەیان جیاواز لەمەیان زۆر جیاوازن، بەڵکو زۆر جیاوازن. یعنی لە قەزا و قەدەرە مەسئلەی قەزا و قەدەر نییە 4-5 ڕەئی لەسەر نەبێ. فەمەیە مەسئلەکە و خەڵک زۆر باش لە قەزا و قەدەر تێنەگەیشتووە لەبەرەوەی زۆر لە زانایان یاخود زۆر لە خوتەبا و دوعات خۆیانی لێ نایەن، لەبەرەوەی مەسئلەکە شت زۆر هەڵەگرێ و پرسیار زۆر هەڵەگرێ، بەڵام زۆر ئاسایی مسلمان ئەسڵ وایە بە سادەی ئەم مەسئلە وەرگرێ، خۆی تەسلیمی خوای پەروەردگار کات جەلە جەلالوهو. و هەر لەو باسەوە کە ئەڵێن ئینسان مسەیەرە یان مخەیەرە، طبعا ئەم مەسئلەیە زۆر شت هەڵەگرێ، بێ ئەسڵ وایە بڵێن مسەیەرە لە هەندێک شتا و مخەیەرە لە هەندێک شتا. مسەیەرە بۆ نمونە کە دایک و باوکێکی بۆ داناویت خوای تەعالا، تۆ هیچ دەسەڵاتێکت نییە بەو دایک و باوکە، تۆ کوڕی دایک و باوکێکی بوو، کوڕی ژن و مێردێکی مەسەلەن، ئەوە مسەیەرە. مخەیەری ئەوەیە کە تەخیرەکە لە دەستی خۆمایە، مەسەلەن هیوایە ئەڵێ زەواج، ئەڵێن نەسیبە ئەمە زەواج ئیختیارەکەی عایدی خۆمە، بەڵام خۆ ئەسڵی مەسئلەکە لای خوای پەروەردگار بۆ جەلە جەلالوهو. ئەسڵی زەواجەکە خوا پێی زانیوە، بەڵام ئیختیارەکە خۆم ئیختیاری ئەو کچەم کردووە، خۆم ئیختیاری ئەو زاتم کردووە، خۆم چووم بۆی، خۆم ڕێگاکانم گرتووەتە بەر. فەئەم مەسئلەی قەزا و قەدەرە بۆیە خەڵک جوان تێنەگەیشتووە. یەکەم قیلەتی ئیمانە، ئینسان کە ئیمانی کەم بوو خۆی هاتە دەست قەزا و قەدەر، وازان قەزا و قەدەر لەزگەیەکە پشتوێتی. قەزا و قەدەر مەسئلەیەکی ئیمانیە، ئینسان ئەسڵ وایە لی تێبگا وەکو میفتاح، مەفاتیح وەکو کلیلی پێ بێ، ئیتر باقی عایدی خۆیەتی. ئیسا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صحیح مسلم ئەفەرمێ هەچ کەسێکتان وإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كذا لكان كذا وكذا، ولكن قل قدر الله ما شاء فعل. يعني سبب هي أي جرم بر وأن يأكل من رزقه. خواهي پروردگار لسورة تبارك أفرميت فامشوا في مناكبها وكلوا من رزقه. أتشم بدوای رزق كما دسم كوت حمد السناي خواكم أي دسم نكوت خوم دلي خوم أدمه بويك أو قدر خوای تعالی ابو جل جلاله. فقدر قضا و قدر اگر ببساطتی و بسادهی وریگری زور مسئله‌ای قرز نیه. انسان بالعكس انسان که خوی تسلیم خوی پروردگار کرد و خوی توشی ام جدل نکرد جدلی قضا و قدر و بو انا بو همو يجي لأخيرا دعاء زمن بوي درخاك اما همو عيدي خوايا ده صلاتي خوايا جل جلاله. خواي تعالى كباسي ده صلاتي مطلق يكا أفرميه هو الذي يسيركم في البر والبحر. خوي أتان جيري لبر وبحره بلام خو يعني جل جلاله خوي دا بزي ومخاتنا وسفينك وحاشا وكلا. أما باسي ده صلاتي مطلقيتي جل جلاله بلام لجزئياتها كباسي مسائل جزئية كين هو عادي خوتك هكا أكيد بسفينة روي بتيارة روي بسيارة روي أما كي مشكلة. فقضاء وقدر بويا زور باز ناكري برأي من زیاتر بۆ هەندێک هۆکارە گەڕێتەوە. یەکەم زانایان خۆیانی لێ نایەن
چونکە زۆر هەڵەگرێ لە مەسائل و لە پرسیار شتێکی غەیبیشە لە نێو 5 ڕوکنەکە ئیمانە بەس ئەمەیان پەیوەندی بەلایەنی غەیبی وایە قەزا و قەدەر تا چەند پەیوەندی بە غەیبەوە هەیە غەیبە زۆربەی غەیبە ئەن تؤمن بالله الله غەیبە الله نابینرێ ما يسمع ولا يسمع ولا يحس بەڵام ئەوانی دیکە بەڵێ خوا غەیبە بەس پێغەمبەر و کتاب لەمان لە بەردەسایە مەلائیکە غەیبە ئێمە نایبینین اینجا دوای ئەوە یوم الآخر یا شهر هەر ئێمە بە ئەخبار ئەیزانین یوم الآخر اینجا دوای ئەخیر شەشەم قەزا و قەدەرە غەیبیاتی ئەم دین یەک لە سەرسەی ئەم دینەمانە ئەسڵ وایە چونکە ئەساسی ئیمانمان لەسەر غەیبیاتە کە خودی خوای پەروەردگارە جەل جەلالو نەبۆن کراوە نەبینراوە نەدەستی بەڵام ماوەسار لە قورآنی پیرۆز و فەرمودەکان لەبارەی بۆ منە پێغەمبەران ڕۆژی دوایی ینی مەبەستم من پێشتر بە هەڵە پرسیارەکەم کە لە باوتم پێم وابوو زەکات و ئەمانەش لە ڕیزی ئەوانن بەڵام خۆی تەنانەت خودی خودای گەورە و پێغەمبەران و کتابەکان و ڕۆژی دوایی ئەمانش مرۆڤ تا ڕادەیە شتێکە لەبارەوە زانیون بەس تەنها قەزا و قەدەر لەوێدا کە بە گوماناوی و بە نەزانراوی ماوەتەوە ئەزانی قەزا و قەدەر لەبەرەوەی پەیوەندی و یعنی پەیوەندی ڕاستەوخۆی بەکاری ئێمەوەیە بە فعلی ئێمەوەیە جاری وا هەیە فعلەکە ئەگەر باش بێ ئەی خەمە پاڵ بازووی خۆم ئەگەر خراب بوو ئەیەم بەسەر خوا جل جلاله مع العلم وەکو قارون إنما أوتيت على علم عندي بەدەستی خۆم من ئەم پارە و سەروت و سامانم پیا کردووە بەڵام کاتێک کە تووشی موسیبەتە بێ بۆ نمونە هەچ کەسێ بێ هانا بۆ خوا ئەبا باسی خوا ئەکا بەڵام کاتی ئەمە مەسئلەی ئەعمالە مەسئلەی عەمەل و فعلە ئەفعالە بۆیە قەزا و قەدەر ئەم شتانە هەڵەگرێ لەبەرەوەی ئیشی بۆ باشە بێ زەحمەت بۆ ئەو کەسەی کە باسی قیامەتە یەکێ بە منەڵێ ئەڵێت خوا دوعایەکی خێرم بۆکە بۆ قیامەت بەسەر چاوم دوعای خێری بۆکەم بەس ئەی تۆ خۆت بێ زەحمەت چیتە یعنی سید و سەرەتانتە ئەی بۆ خۆت هەڵناسی دوور کات نوێژ بکەی بڵێ عەسا وەلەعەل ئەم دوور کات نوێژە باشە بۆ بەیانیان پێم ناڵی تۆ بڕۆ ئیشەکە بکە لە باتی منە خۆی دوای کوام دینارەی کوام دیرهەمەی بچووکە تا کوام دەفتەرەی خۆی دوایەکەوێ بۆ مادیاتەکە بەڵام بۆ قیامەتیەکە بۆ ئیشە گەورەکە بۆ خوا جەل جەلالو ئەیسپێرە بە یەکێکە یاخود بە یەکێکی ئەڵێ یاخود بە شێوازێکی خراپ ئەنجامی ئەدا یان بە تەمەڵی ئەنجامی ئەدا بەڵام بۆ ئەو مەسئلەی کە بەرژەوەندی دنیای تایە و بەرژەوەندی خۆی تایە و بەرژەوەندی گیرفانی تایە و بۆ ئەوەی کە مادیاتە ئەوە خۆی ئەچێ بەدوایە فمێمە بۆیە قەزا و قەدەر وایە وەکوتم پەیوەندی ڕاستە و خۆی لەگەڵ ئەعمالی بەشەرا هەیە ئەگی ناخۆ قەزا و قەدەریش هەر وەکو شتەکانی کە مەسئلەیەکی غەیبیە بەڵام لەبەر ئەوەی ئێمە وەکوتم یعنی ارتباطی بە ئیش و کارمانەوە هەیە ئینسان بە ئینسان عادەتی وایە مەزاجی بێ تاوێڵێ باشە تاوێڵێ خراپە تاوێ زەوقیە تاوێ بێت زەوقە تاوێ حەزل لێکە تاوێڵێ ڕقم لێتی فئەمە وای لێ کردو ئەم قەزا و قەدەرە ئاوات پێناسەی جۆرا و جۆری بۆ دروست بێت و بە شێوازێکی خراپ خەڵک لێی تێگەیشت بێ زۆر باش مامۆستا من بەو شێوازە ڕێنماییە یاسایانی کە هاتوچۆ دایناوە بەرەو سەفەرێک دەڕۆم نەزیادە ڕەوی لە تیژڕەوی دەکەم ئەوەی کە زۆر بە خاوخلیچکی کە مافی خەڵکی تریش بخۆم کەسێکی دیکەش دوو هێندەی من وەکۆڵێ سەر ڕۆیانە سەرکەشانە دەچێت بۆی زوو بگاتە و ئامانجە و شوێنەی کە خۆی دەیەوێ کامەیە قەزا و قەدەر بۆ منە مرۆڤ ئەویان کە سەرکەشانە و سەر ڕۆیانە ڕۆژتۆیان ئەمی تریشیان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن کامیان قەزا و قەدەرێ و کامیان نەکبەتی و نامەتی خۆیەتی لە فلیمێکدا هەبوو کە کابرا کە خۆی کردو بە مامۆستایەکی ئاین دەیگوت بێ ئەقلیەکانتان شتێکی دیکەی دەگوت بەس دەیگوت بێ ئەقلیەکانتان مەخەنە ئەستۆی خوا بەڵێ ئەکید ئەو قسەیە لە 100 من تەئید یەکەم ئەم جادەیە بۆی داناوی 100 بڕۆی بۆ نمونە یەکێ سەری عڕوا لەولاوەم لیەشکێ ئەمیکیان لە هێمنی و هادی سەلام لەوە کات یان ئەوەسە یارمەتی ئەدات ئەمە بۆ ئەخەذ بالأسباب الأول لم يأخذ بالحيطة والحذر هيج حذرك ورنقرتوا حذر أسباب واجبة لديني إيميا كابرا هاد بولاي في غنبري إخوة عليه الصلاة والسلام روايتك إلى الترمذية فرمي في غنبري إخوة وهاتم يوتي بخير بشي هاتي وتي بجدريجة كم فرمي أي كوا فرمي لو بدي قدامنا وتوكل لسر خوا فرمي عقلها وتوكل باب روبي بسرو إنجا أسباب واجبة إنسان بيقري تبر بلام همو عقل همو هوش همو قوش تسليمي أسبابك مكة چونکە بێ زەحمەت ئاگر خەڵکە سووتێنە نایسووتێنێ طبعا خەڵکە سووتێنێ ئەی ئیبراهیم بۆ نەسووتان فخالقی ئەبێت دڵمان تەسلیمی ئەو کەسەکەین کە خالقی مسبباتە خالقی ئەسبابە خالقی سەبەبەکانە کە مسببەکە خوای پەروەردگارە جەل جەلالو واجبە لەسەرم من ڕێنماییەکە وەرگرم بەڵام جاری وایە ڕێنماییەکەیش وەرەگریت و هەر موافقیش نابیت
کەواتە ئەوە لە هەردوو حاڵەت لە هەموو حاڵەتەکانە ئیرادەی خوای لەسەرە، لە هەموو حاڵەتەکانە دەسەڵاتی خوای لەسەرە، هیچ شتێ بەبێ ئەمری خوا نابێ. ئەمە باسی ئیرادە و مەشیئەی خوای مطلقەکەین جەلە جەلالوه. ئەمە باسەکان لەویایە، یعنی هیچ شتێ لە ژێر سەیطرەتی خوایانە بێ ناکرێ، بەڵام لە هەمان کاتا تۆ خۆت سورعەت بووی کە ئەم موسیبەتت بەسەر خۆتە هێنا، خۆت 60 نووسرا بوو 100 سیارەکەت لێخوڕی، ئەم کارە ساتەوە بەسەر خۆتە هێنا. فمحاسبە ئەکرێ بالمناسبە، وا نەزانی محاسبە ناکرێ هەر سیارەکەتە ڕوا، بەڵکو خوا سزای قیامەتی ئەدا بۆ لەبەرەوەی 5 توان هەیە لە شریعەتی ئیسلامە بێ محافظەی لەسەر بکەین میپارێزین کە لەوە النفس، ئەم نفسە پێش ئەوەی نفسی خۆم بێ ئەمانەتی خوایە، خوای تعالی ئەم نفسەی کردووە بە بەرما، ئەم ڕۆحی کردووە بە بەرما، بێ ئاگام لێ بێ. فبالتالي ئەو مەسئلەی کە باسی کرد ئەچێتە سەر ئەو مەسائلانی کە باسی ئەسبابەکات و باسی حەزەرەکات، بەڵام لە هەمان کاتێک کە تووشی حادیسەکە بووی هەموو سەبەبەکانی ژگرت بۆ بەر ئیترەوە ئەوە ڕەزامەندی خوای لەسەرە، ئەوە یان ئەجەلی نزیک بۆتەوە یان خوای پەروەردگار ئەیەوێ بەم حادیسەیە لە تاوانێک کەم کاتەوە ئەگەر زەرمەندی دنیایش بی، بەڵام قازانجی ئاخرەتە. بۆیە عیکریمە بە ئیبن عەباسی فەرموو يا ابن عباس لماذا تفقد سليمان الهدهد؟ بۆچی سلەیمان هەواڵی پەپۆکەی پرسی؟ فەرمووی لەبەرەوەی لە شوێنێکا دابەزی سلەیمان عەلەیهی السەلام شوێنی ئاوەکەی نەئەزانی یاخود مەسافەی ئاوی نەئەزانی، و پەپ و سلەیمانیش موهەندیسە لەو مەسئلەیە، ئەزانێ مەسافەی ئاو چەنە هەیە یان نە. وتی لەبەر ئەوەیە، وتی بەڵێ، وتی باشە پەپ و سلەیمان کە ئەو نەزیرەکە موهەندیسە، ئەمە عیکریمە پێ لە تەلەبەی ئیبن عەباسە، وتی باشە کە ئەو نەزیرەکە بۆ جاری وا هەیە مناڵ تەڵەیەکی بۆ دانەیەگیرێ. فەرمووی ئیبن عەباس إذا جاء القدر حال دون البصر، چاو کوێرە بێ کە قەدەر هات، ئەوە ئەخیر شتە ئیتر خوا ویستی لەسەر تۆ بەوە بڕۆی. بۆیە ئەو قەولەی کە لە بدایەتەوە هێنامەوە هیهانیئی کوڕی مەسعودی شەیبانی لە خوتبەکەی لە زیقارەکە وتی إن الحذر لا ينجي من القدر، ئەوە لە ئەسڵی مەسئلەکە ڕاستەکە، حەزەر هیچ گۆڕانکاریە ناکات لە قەدەرە، لە ئەسڵەکەیە، چونکە ئەگەر گۆڕانکاری شتیا بکە هەر قەدەرە، هەر قەدەرە. وەیە ئیمامی عومەر فەرمووی من قەدەر إلى قەدەر، من قدر الله نفر من قدر الله إلى قدر الله، ئەچین لە قەدەری خواوە کە برسێتی ئەچم بۆ قەدەری خوا، بۆ فولێتی نانەخۆم، لە قەدەری نەخۆشیەوە ئەچم بۆ لای قەدەری دکتۆر، هەردووکیان قەدەرن. فلە ئەسڵی قسەکەیان ڕاستەکە، بەڵام جزء لە قسەکەی بە خراپ لێتێ، یاخود تەفسیری یاخود خراپە هەر خۆی، ئەوەیە کە مەحووی ئینسان کە ئەسبابەکان بسڕێتەوە بڵێ ئەسباب نییە نەخێر، هەرچیەک خوا ویستی لەسەر بێ ئەبێ، سەبەبی بۆ چییە؟ بۆ نمونە سەعات، بۆ نمونە وەزعەکە خراپە، وەزعەکە يعني فەقدی ئەمنمان کردووە، ئەمنیەت نییە لە وڵاتە، بۆ نمونە یعنی ئینسان ئەڵێ کاکە یان سەعات لە مەغریبەوە وەرە ماڵەوە، چونکە دوای مەغریب وەزع خراپە، تۆ ئەڵێ نەخێر هەمووی عایدی خوایە، نا عایدی خوایە، ڕاستە هەر هەمووی. ئەو قسەیە تۆ ئەدەوێ یعنی تۆ بەڵایەکی گەورەیە یەنی بەسەر خۆتە بە قسەیەکی ئیمانی، زۆر خراپە ئەو قسەیە. ئەو قسەیە خوا ڕازی نییە لەسەری، خوا ئەڵێ عەقڵم پێداوی، ڕاستە هەمووی دەسەڵاتی منە، خوا ئەفەرمێ، بەڵام تۆش خۆ ئەزانی کوامە باشە، کوامە خراپە، کوامە چاکە، کوامە باشە بیخۆی، کوامە خراپە نەیخۆی. ئەم مەسئلە ئاوایە، یعنی زۆر جار دکتۆر شتێک دەنووسیان بەونە کەسێ نەخۆش دەکەی دەڵێ ئەگەر قەدەری خوا یان ویستی خوا وابێ من چاگە بمەوە بۆن پێویست ناکات بچمە لای دکتۆر، یان بۆنمونە ئەگەر خواویستی لەسەر بێوامە دەرەچم چ پێویستە بەوە کا کۆش و هەوڵ و ماندووبوونم هەبێ، یان بۆنە هەر لە مەسەلەیەوە قەزەی ڕزقەیە کە خوای پێغەمبەر فەرمێ لە سکی دایکیان مرۆڤ ئەم چواشتەی بۆ دەستنیشانەکە دەبڕێتەوە، یەکێ لەوان دەڵێ من کە ڕزقم بۆ دیاری کراوە ئیدی چ پێویستەکە بڕۆ ماندوو بم و بچم بەدوایە. ئەم شێوازە تێگەشتنە هەڵەیەی قەدەر کەوتەوە پێدوا بێ ئەگەر خواویستی لەسەر بێت چاگە بیتەوە و ئەگەر تەنان نەشیتە لای دکتۆر چۆن ئێمە ڕاستی بکەینەوە، ئەمە چ شێوازێکی تێگەشتنی هەڵەیە. خۆی لەوانەیە تەفسیرکردنی ئەو کەسە بۆ قەزا و قەدەر بەو تەفسیرە هەندێک ئەدیلەی شەرعی لەسەرە، بەڵام ئەم کەسە ئەم برادەرە زۆر بەداخەوە هەندێک دلیلی کەی پاشگوێ خستووە، بە دلیلی عامی باس کردووە، بەڵام نازانێت چۆن بەڵگە بێنێتەوە بۆ ئەوەی لەم تەفسیرە سەقەتە نەجاتی بێ. کاتێکە نەخۆشەکەویت ڕاستە وإذا مرضت فهو يشفين، شیفا لای خوایە، بەڵام واجبە من بچم، چونکە تداوى عباد الله، بچن بۆ لای دکتۆر، ما وضع الله من داء إلا وضع له الدواء، هەرچ دائێکی دان هەرچ دەردێکی خوا دابەزاند بێ دەوائیژی بۆ داناوە.
فواجبە تۆ وەکوتم لە قەدەری نەخۆشیەوە بچی بۆ قەدەری لای دکتۆر، چونکە ئەوش قەدەرێکە مش قەدەرێکە، بەڵام لەگەڵ ئەوەیژا پاراستامۆڵەکە کە ئەخەیتە قوتی ئەدەیت ئەڵەی خوایە ئیمانم نییە بەم حەبە، چونکە ئەم حەبە مرۆڤ دروستی کردووە، ئیمانم هەیە بە شیفای تۆ و تۆ ئەمرت کردووە کە ئەم حەبە قوت دەم. ئەمە طبعا ئەم قسەیە ناکە، هەموو کەسێ ئەم قسە بکات تاخی دەبێت، بەڵام لە ذاتی خۆیان و ئیمانی بۆ دروستە بێ. یاخود کەسێ بۆ نمونە نمونەی دووهەمت هێنایەوە، نمونەی دووهەمت کەسێک کاچێتە دەرەوە فەرمووت کەسێک کە بە منە سعی و کۆش و ماندووبوونی بۆ ڕزق خوای تەعالا نەیفەرمووە يعني ڕزقم بۆ دیاری کردووی لەسکی دایتام ڕۆژێ سەعات سێ عەسر پشۆ لە سەربان وەریگرە، شتی وان نییە. ڕاستە خوای تەعالا فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدوني كسري لجيرايا ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون كاكا ما أريد منهم من رزق ما بستي أوي خود مشغول كبعبادتي خوای پەروەردگارەوە خەیاڵ و دڵت لای ڕزق نەبێ، بەڵام واجبیژە جزئێکە ڕزق پیاکردن، جزئێکە لە ئیمان و جزئێکە لە عیبادەت. قورآن فەرمێ كلوا من رزقه فامشوا في مناكبها وكلوا من رزقه. ئەبێ ئینسان چۆن ئیمانی هەیە کە ڕزقەکەم دیاری کراوە، خوای تەعالا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر تا آخر لقمة آخر پارود ما بێ ئەبێ بیخۆ یەڵا ئەجەل خوای تەعالا يعني ئەگەڕێیتەوە بۆ لای پەروەردگار جەل جەلالوه ئەبێ ئاوا مطمئن بم بڵێم ڕزقەکەم دیاری کراوە، بەڵام خۆ ئەبێ خۆم بچم بەدوایە، خۆ ئەبێ خۆم بچم ڕزقەکە بێنم، خۆ ئەبێ خۆم بچم ڕزقەکە پەیاکەم، خۆ ئەبێ خۆم دەرچمە ماڵ دەرچمە دەرەوەی ماڵ، خۆم ئیش و کار و کاسبی بکەم. ئەوی جزئێکە لە عیبادەت، جزئێکە لە خواپەرستی، جزئێکە لە عەمەلی صالح. بەڵام ئەگەر من وا فەهمم وا بێ بڵێم وەڵا ئیش ناکەم کار و کاسبی ناکەم، هەر 24 ساعت لە سەجدە و نوێژ ئابم، 24 ساعت خواپەرستی یەکەم، ڕزقم بۆ چییە؟ نابێ ئەمە خوا پێی ناخۆ، چونکە خوا ئەم شتانەی داناوە هەر لە ئادەمەوە هەر تا آخر کەس ئەمە سنەنی فیطری و کەونیە، ئەمە سنەنی ئیلاهیە کە ئینسان ئەسڵ وایە نەخۆشەکەوێ نابێت تۆ لە زستانە بچی بە فالینەیەکەوە بگەڕیت، یان لە پۆلێک ئێمە دانیشتوین بۆ نمونە من حرارەتی جسمم بەرزە وەڵا بێ و دەرگا ئەو پەنجەرەکەمەوە آخر خەڵکە ڕقەکەمەوە چۆنە بێ؟ فبیتالی ئەبێ ئینسانەکان ئەم عەقڵی پێداوین خوای پەروەردگار جەل جەلالوه بۆ ئەوەی ببێ بە ترازویەک بۆ ئەم قەزا و قەدەرە، بێ بە میزانێک بۆ ئەم مەسائلانە، بۆ ئەوەی لە ئەخیریشە دوای ئەوەی کە بە عەقڵ شتەکان ڕائەگرین لە ئەخیرا هەمووی عایدی خوایە و ڕەوانەی خوای ئەکەینەوە، و خوای پەروەردگار ویستی لەسەر بووە، و خوای پەروەردگار لای نووسیوێتی لە لەوح المەحفوظە لایەتی، خوای تەعالا جەل جەلالوه لەژێر ئیرادە و مەشیئەتی ئەوا بووە، ئەگینا هیچ شتێ لەژێر دەسەڵاتی خۆیان دەرناچێ بچۆ بۆ ئەمریکا لە ئەجر ڕاکە ڕناکەی لە ئەجر کاکە تۆ چی بەدەم مردنەکەتەوە، ئەو مردنە زۆر شیری نەبێ لە بەردەم ئەو خەڵکی ئەو ڕۆژەی کە ئەجلت دێ خۆت ئەچی بەدەمیەوە، یعنی ئەمە تەقدیراتی خۆی پەروەردگارە جەل جەلالوه. بەڵام لەگەڵ ئەوەیژا هەرتا تۆ مابی هەرتا من مابم واجبە لەسەرمان کە ئەم قەزا و قەدەرە ئیستیغلال نەکەین، نەبۆ مەسەلەی ڕزق، نەبۆ مەسەلەی ئەجەل، نەبۆ مەسائیلی ئەعمال و خواپەرستی، مازن خوا ئازانێ من لە دۆزەخام یان ئەزانێ باشتر بۆ ئەوە من موئە غێر ئیشی بەهەشت بکەی، غێر ئیشی بەهەشت بکەی اینجا بچیتە مەمەستا چۆن لە کاتی پێشهات و قەزا و قەدەرەکان لە کاتی ڕووداوەکاندا العیاذ بالله خوای گەورە تاوانبار نەکەین. مامۆستا سەعیدی نورسی زۆر باز لە شێوازی تاوانبارکردنی خواکات لەم مرۆڤە نەزانەکانەوە کە پێی وایە هەرچی نەهامەتی و نەخراپی و چەرمەسەری هەیە خوا دەیهێنێتە ڕێگەی. زۆر جا مرۆڤ پیاوێک دەگژێ دەڵێ خوا پێی کردم یا بۆ منە قەزا و قەدەر پێی کردم یان کۆمەڵێ شتی دیکە. ئەمانە تا چەند پێویستە مرۆڤ خۆی پاڵاوتە بکە، خۆی بپارێزێت لەم جۆرە قسانە و کامانن ئەو کار و کردوانی لە قەزا و قەدەرا پێویستە بدرێنە پاڵ خوای گەورە و کامانش کە پێویستە بیداتەوە پاڵ هەڵە و نەزانی مرۆڤ خۆی. هەموو کردارێک باش بێت ئەڵێی بە تەوفیقی خوای پەروەردگار بوو جەل جەلالوه، چونکە ئێمە لە ئەسڵی هیدایەتە هیدایەت تەقسیمەکرێت بۆ دوو جۆر، هیدایەتێکی تەوفیقمان هەیە و هیدایەتێکی ئیرشادمان هەیە. هیدایەتی تەوفیق ئەوەیە کە هیدایەتە گشتیەکەیە کە خوای پەروەردگار ویستی لەسەر بێ کەسەکان ڕائەکێشێ بەرەو ئیسلام، وەکو بۆ نمونە عەبدولموطەلیب، بۆ نمونە ئەبوو طالب مامی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە حەزی کرد فەرمووی قل لا إله إلا الله وشەیەکە أحاج لك بها عند ربي، من محاجزت بۆ پێ ئەەکەم لای خوای پەروەردگار جەل جەلالوه. یەکی ئەبوو جەهل وتی ئەتەرغیب عن ملة آبائك وتی لا أرغب. ئەمە پێوتێ هیدایەت تەوفیق کە ئەبوو طالب عایدی خوایە، ئیتر ئەم پرسیارە نابێ بکرێ بڵێ باشە خوای پەروەردگار جەل جەلالوه بۆ منی بە موسڵمان ئاوا یەشتە و ئەبوو طالبی ئاوا بە کافری. آخر عەقڵەکەی ئەبوو طالب ئەوە بوو کە ئیختیاری کوفری کرد،
خۆی اختیاری کرد بە اختیاری خۆی بەڵام علمی مسبقی لایە خوای پەروەردگار هیدایەتی ئیرشادمان هەیە ئەڵێن کەسەکەم کاکەکەم بەڕێزەکەم خۆشەویستەکەم نوری چاوم وەرە بەرەو بەهەشت وەرە دوورکەوڕۆ لە ڕێگەی دۆزەخ ئەمە حرامە مەیکە ئەمە حەڵاڵە بیخۆ بیکە ئەمە جائیزە بیکە من ناجائیزە مەیکە ئەمەیە پێوتێ هیدایی ئیرشادی پێ ئەوترێ ئەو مەسئلەیە ئەبێ ئینسانەکان هەرچ ئیشێکی باشەی کرد بڵێ تەوفیقی خوا بووە ئەگەر ئیشی خراپی کرد بڵێ ئەوە ویستی خۆم بوو بەڵام علمی خوای لەسەر بوو علمی خوای تیا بوو من ئەمیشە خراپم کردو بەڵام دەستی خۆم بوو سەرزەنشتی خۆمەکەم ئەی بۆ تەوبە بکە ئینسان أي بو ربنا ظلمنا أنفسنا آدم فيري وعقيدة جواني كردوين ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكون من الخاسرين من الظالمين كواتا من الخاسرين كواتا هەچ ئیشێکی خراپان کرد ئەڵێن ئەوە دەستی خۆمە بەڵام عیلمەکەی لای خوایە هەچ ئیشێکی باشم کرد ئەڵێم ئەوە تەوفیقی خوایە فەزلی خوایە ویستی خوای لەسەر بووە کە من ئەم ئیشە بکەم خوانە ئەی باشە من ئیشێکی خێرم کرد ئەم دوو دەستە خوانە یامایەتێ چۆن بم کردایە کەواتە ئەسلی ئیشەکە هەر ئەگەرێتەوە بەلای خوای پەروەردگار جەل جەلالوه من ئەگەر کاتی حەی عەلە الصەلا و حەی عەلە الفەلاح ئەسڵ وایە کەسێکی مستەمیعی لە کاتێکی گوێی لە بانکە ئەبێ بڵێ لا حول ولا قوة إلا بالله باشە بۆ يعني کاتی حەی عەلە الصەلا و حەی عەلە الفەلاح لا حول ولا قوة إلا بالله لەبەر ئەوەی لا حول يعني لا تحويل ولا قوة هیچ قوة و تحويلێک ناتوانم لە ماڵەوە بچم بۆ مزگەوت إلا بالله العلي العظيم مثلا فأم دو قاتش أم دو دستر خوا بيداوم خوم كردو من راسته بلام أصلي إيشكم هي خوايا فهج شاكا يك ما كرت هرج باش يك ما كرت ألين توفيقي خوايا هج خراب يك ما كرت ألين علمي خوايا لسر بلام بدستي خومه چونك خواي تعالى قد حزناك خلقك برو دوزخ بره وخواي تعالى حزناك كستو شي حرام به زۆر باش مامۆستا کۆتا پرسیاری من سوود و بەرهەمەکانی باوەڕبوون بە قەزا و قەدەر یان لە شێوازێکی تێگەشتنی قەزا و قەدەر دائمە چه سوود و کەڵک و بەرهەمێکمان دەزەکەوێت لە دنیا و لە قیامەتدا ئەوەڵەن یەکێ لە دەرسەکانی قەزا و قەدەر یەکێ لە سوودەکانی قەزا و قەدەر ئینسان فێری معنای ڕضا ئەبێ ڕضا یعنی ڕەزامەند ئەبێ ڕازی ئەبێ بەو بوونەی خوا بەو نەبوونەی خوا ئەگەر پارە هەبوو ئەزانێت چۆن سەرفیکە ئەگەر نەبوو ئەزانێ بۆ نییە يعني شتێک نییە ناوی لغز بێ لای ئیماندار ئەگەر مناڵی هەبوو ئەزانێت چۆن پەروەردگار مناڵ نەبوو ئەزانێت حکمەتی خوایە ئەمەیان علمی خوایە و حلمی خوایە ئەمە حکمەتی خوایە ئەگەر بوو علم و حلمە ئەگەر نەبوو حکمەتە فئەمە یەکێکە لە بەرهەمەکانی قەزا و قەدەر کە ئینسان ڕەزامەندی بۆ دروست ئەبێ ڕازی ئەبێ بە قەدەری خوا ڕازی ئەبێ بە کەم و بە زۆر ڕازی ئەبێ بە هەبوون و نەبوون دووهەمیان ئینسان کە زانی قەزا و قەدەر معناکانی قەزا و قەدەر ئینسانێکی متەواضعی لێ دەرەچێ واتە ئینسانێکی متەزینی محتەرەمی لێ دەرەچێ ئیتر فەلەتان ناکە ئەملاولا ناکە ڕەوەغانی تەعلب ناکە هەر ڕۆژە بۆ شوێنێ ناچێت چونکە ئەزانێ لەژێر دەسەڵات و هەیمەنەت و سەیطرەتی خوای پەروەردگارایە جەل جەلالوه لەژێر خێمەی ئاسمانایە مادەم لەژێر خێمەی ئاسمانایە ئەمرەکانی وحی و جبریلی بۆ دابەزیوە قورئان کە تەلۆکەکەیەتی فبیتاری ئەزانێت چی هەیە و چی نییە یەکێ لە ئەسباب و یەکێ لە دروس و سوودەکانی قەزا و قەدەر ئەوەیە کەسەکەی کە لە معنای قەزا و قەدەر تێئەگات فێری ئیخلاسە بێت کە هەموو شتێک کە ئینسان بە ئیخلاسی بیکە و بە پوختەیی بیکە بۆ خوای پەروەردگار جەل جەلالوه یەکێ لە سوودەکانی کەی قەزا و قەدەر ئەوەیە کە ئینسان تێئەگات مەسائلی قەزا و قەدەر هاتووە بۆ ئیمتیحان و ئیبتیلا يعني لنجعلكم أيكم أحسن عملا لنبلوكم أيكم أحسن عملا بۆ ئەوەی تووشی ئیمتیحانتان کە بزانین کوامتان لەگەڵ خێران کوامتان والعیاذ بالله لەگەڵ شەڕان اینجا یەکێ لە دروسەکانی قەزا و قەدەر یەکێ لە سوودەکانی ئەوەیە کە تێئەگەی لەو معنایی کە ئەفەرمێ ئینا هەدەیناه النەجدەین یاخود ئیما شاکرا و ئیما کەفوورا یاخود فمن شاء فلیؤمن ومن شاء فلیەکفر کە ئەمەش ئەوەمان تێئەگەیەنێ هەست بە چیەکەین بە وجودی عەقڵەکەین بە وجودی ئیرادەی خۆمانەکەین بە وجودی دەسەڵاتی خۆمانەکەین ڕاستە ئێمە سویچمان بەدەستخواوەیە سلفمان بەدەستخوای پەروەردگارەوەیە جەل جەلالوه بەڵام لەگەڵەوەیژە ڕێزی لێ ناوین عەقڵی پێداوین و ئیرادە و مەشیئەتی خۆمان هەریەکە بۆیە مەسائلی چاولێکەری و مەسائلی تقلید و ئەم شتانە لە شەرعی ئێمە لە دینی ئێمە مەذمومە یعنی ئیلا مەسائلی تەقلیدی فقهی نەبێ ئەوە بەحسێکیە بەڵام وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی بانک کە بانک وتیان چۆن بانک بین بۆ ئەم دینە بۆ ئەم نوێژە یەکێ وتی بە جەڕەز دانین ئەوی کە وتی بە نازەم ناقوس و ئەم مەسائلانە دانین وتیان نەخێرەوە هی یەهودە مێهن نەسارایە حتا خەویان لێکەوت و بانگەکەیان بینی شخصیەتی خۆمانمان هەیە ئێمە
ئەم بەرهەمانەی هەیە بەرهەمی کێژی زۆرە بەڵام ئیتر لەوانەیە کاتی بەرنامەکە هەرەو نەبێت. مامۆستایان زۆر سوپاس دەکەم و خۆی گەورە پاداشتی بە خێر بداتەوێت. دوارم شتێکمان گوت بێ کە جێی ڕەزامەندی خۆ و پاشان بینەران بوو بێ. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.